سڵاو و ڕێز بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەت ئێوە عەزیزان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆ دووشەممە. سەرەتا سەردێڕەی گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی بنەماڵەی بەندکراوانی محکوم بە ئیعدام لە بەردەم زیندانی ئەڤین. کۆبوونەوەی خانەنشینکراوانی تامینی ئیجتیماعی لە کرماشان. قوربانیبوونی 552 کرێکار بەهۆی ڕووداوی کار لە 9 مانگی ڕابردووی کرماشان. هۆشداری ڕێکخراوەکانی مافی مرۆڤ سەبارەت بە ئیعدامی 4 بەندکراوی کورد. داخرانی ڕێگای چەندین گوند بەهۆی بارینی بەفر لە کوردستان. ڕێپێوانی خەڵکی کانتۆنی جزیر دەست بە هێرشەکانی تورکیا. کۆبوونەوەی کەمەندامان لە بەردەم ڕێکخراوی بەرنامە و بودجەی تاران. کۆبوونەوەی ئێرانیانی سوید دژ بە کۆماری ئیسلامی. درێژەی هەواڵەکان. کۆبوونەوەی بنەماڵەی بەندکراوانی محکوم بە ئیعدام لە بەردەم زیندانی ئەڤین. ڕۆژی یەکشەممە 24 بەفرانباری 1402 تاوی بنەماڵی 4 بەندکراوی سیاسی کورد بە ناوەکانی محەممەد فەرامەرزی، محسن مەزلوم، وەفا ئازەربار و پژمان فاتحی بە مەبەستی بە دوواداچوون بۆ چارەنووسی ڕۆڵەکانیان لە بەردەم زیندانی ئەڤین لە تاران کۆبوونەوە. مانگی گەلاوێژی ساڵی 1401 4 بەندکراوی سیاسی کورد بە ناوەکانی محەممەد فەرامەرزی، محسن مەزلوم، وەفا ئازەربار و پژمان فاتحی لە سنووری سۆمای ورمێ لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەر و بێسەر و شوێن کران. ئەو 4 بەندکراوە پاش ئەشکەنجە و ئازاری ساخت ناچار بە دانپێدانانی زۆرم لێکران و دواتر لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە تۆمەتی بێبنەمای هاوکاری و سیخۆڕی بۆ ئیسرائیل بە ئیعدام مەحکوم کران. جوانە تەیمەسی هاوژینی محسن مەزلوم و ماریا مەحمودی هاوژینی محەممەد فەرامەرزی داوا لە تەواوی خەڵکی کوردستان، ئێران و جیهان دەکەن بە چالاکیەکانیان ڕێگە لە بەڕێوچوونی سزای ئیعدامی ئەو 4 بەندکراوە بگرن. شانی باسا کارڕەوەندی دادرسی محەممەد فەرامەرزی، محسن مەزلوم، وەفا ئازەربار و پژمان فاتحی نادادپەروەرانە و لە دەستڕاگەیشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکانیان پێبەشکرا بوون. کۆبوونەوەی خانەنشینکراوانی تامینی ئیجتیماعی لە کرماشان. خانەنشینکراوانی تامینی ئیجتیماعی لە کرماشان و چەند شاری دیکەی ئێران ڕۆژی یەکشەممە 24 بەفرانبار بۆ جارێکی دیکە دژ بە دۆخی خراپی مەعیشەتی کۆبوونەوە. بە پێڕەواڵی هەر هەفتە خانەنشینکراوانی تامینی ئیجتیماعی لە شارەکانی کرماشان، شوش، کەرخا، هەفتە پە و ئاهواز لە ئاسدۆخی خراپی ژیان و مەعیشەتی بنەماڵەکانیان ناڕەزایەتیان دەربڕی. خانەنشینکراوان خوازیاری چوونە سەرەوەی ئاستی هەقدەست و مەزایە بەکردەوە دەراتنی گەڵاڵە یەکسانسازی و دابینکردنی بیمەی دەرمانی کارامە بوون. دیداری بنەماڵەی دادخوازان لەگەڵ بنەماڵەی هەمیشە زیندوو مستەفا شەعبانی. ڕۆژی شەممە 23 بەفرانبار بنەماڵەی کۆمەڵێک لە گیانبەختکردوانی شۆڕشی جنینا سەردانی بنەماڵەی هەمیشە زیندوو مستەفا شەعبانیان کرد لە شاری بۆکان و یادی تەواوی گیانبەختکردوانی ئەو شۆڕشیان بەرز ڕاگرت. مستەفا شەعبانی شەوی 26 خەزەڵوەری 1401 کاتێک خەڵکی بۆکان بە مەبەستی بەدواداچوون بۆ چارەنووسی کامیل شەعبانی برای دەستبەسەرکراوی سەردانی ماڵیان کردبوو لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە درایە بەر دەستڕێژی گولە و بە 2 فیشەکی کڵاشینکۆڤ گیانی بەخت کرد. شایانی باسە شاری بۆکان لە سەردەمی شۆڕشی ژینا 21 شەهیدی پێشکەش بە بزوتنەوەی ئازادی خوازانەی کوردستان کرد. ڕۆژی ڕابردوو بنەماڵەی هەمیشە زیندوان شەهریار محەممەدی، ئەمجەد عنایەتی، هیوا جانجان، ئیبراهیم شەریفی و هەژار مامخۆسرەوی سەردانی بنەماڵەی مستەفا شەعبانیان کرد و بەڵێنیاندا درێژە دەری ڕێگای پڕ شانازیان بن. قوربانیبوونی 552 کرێکار بەهۆی ڕووداوی کار لە 9 مانگی ڕابردوو لە کرماشان. لە ماوەی 9 مانگی ڕابردوودا زیاتر لە 520 کرێکار لە پارێزگای کرماشان بەهۆی ڕووداوی کار بریندار بوون و 32 کرێکاری دیکەش گیانیان لەدەستداوە. بە وتەی بەڕێوەبەری پزیشکی دادی کرماشان ئەو ئامارە بە نیسبەت ساڵی ڕابردوو زیادی کردووە. 23 قوربانی بەهۆی بەربوونەوە لە بەرزایی، 6 کەس بەهۆی بەرکەوتنی کەرەستەی سەخت و 2 کەس بەهۆی سووتان و تەقینەوەی مین گیانیان لەدەستداوە. بە پێی زانیاریەکان بەربوونەوە لە بەرزایی زۆرترین هۆکاری گیان لەدەستانی کرێکار لە پارێزگای کرماشانە و نەبوونی مەنی شوێنی کار، دابین نەکردنی کەرەستەی خۆپاراستن لەلایەن خاوەنکار و نەبوونی بیمە سەرەکی ترین هۆکارەکانی بەرزبوونەوەی ئاماری قوربانیانی ڕووداوی کار لە پیشەی بیناسازی.
ناڕوونی چارەنووسی سەحەر ساڵحیان خوێندکاری زانکۆی پزیشکی سنا. بەپێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ، چارەنووسی خوێندکارێکی زانکۆی پزیشکی سنە بە ناوی سەحەر ساڵحیان پاشدەست بەسەرکردنی لەلایەن هێزانامنیەکانەوە بە ناڕوونی ماوەتەوە و بنەماڵەکەی نیگەرانی دۆخی تەندروستی ناوبراون. سەحەر ساڵحیان چالاکی خوێندکاری کۆلیژی پەرستاری لە زانکۆی پزیشکی سنا ڕۆژی شەمەیەکی ڕازبەر 1402 هەتاوی لە ئێرشی هێزانامنیەکان بۆ سەر ماڵەکەی لە شاری ساقز بەبێ باڵگەی قەزایی دەست بەسەر و بە شوێنێکی نادیار گوازرایەوە. شایانی باسەکەەوە کاری بەندکران و شوێنی ڕاگیرانی ئەو هاوڵاتی ڕۆنیە و بە دوواداچوونی بنەماڵەکەی بێ ئاکام بوو. هۆشداری ڕێکخراوەکانی مافی مرۆڤ سەبارەت بە ئیعدامی 4 بەندکراوی کورد. ڕۆژی شەمە 23 بەفرامبەر 16 ڕێکخراوی مافی مرۆڤ سەبارەت بە ئەگەری لە سێدارەدانی 4 بەندکراوی کورد بە ناوەکانی موحسین مەزلوم، پژمان فاتحی، وەفا ئازەربار و محەممەد فەرامەرزی هۆشداریان بە دەستگای قەزایی کۆماری ئیسلامیدا. لە بەیاننامەی ئەم 16 ڕێکخراوەدا هاتووە سەرڕای هۆشداری 50 وڵات سەبارەت بە سزادانی ئەو کەسانەی لە ناڕزایەتیەکانی ساڵی ڕابردوو بەشداریان کردبوو کۆماری ئیسلامی بە مەبەستی چاوترسێنکردنی خەڵک زۆرترین سزای ئێعدامی بەڕێوە بردووە. بەکارهێنانی بەربڵاو و نایەسایی سزای ئێعدام لەلایەن حکوومەتەوە سەرڕای داواکاری شارەزایانی مافی مرۆڤ لە نەتەوەی گرتوەکان و ڕێکخراوە مەدەنیەکانی جیهان دەری دەخات کە تا ئەو کاتەی کۆمەڵگای نێونەتەوەی و نەتەوەی گرتوەکان تێچووی سیاسی ئەو جنایەتەی کۆماری ئیسلامی نەبەنە سەرەوە، ئەو ڕژیمە درێژە بە ئێعدامی بێسنووری خەڵک ئەدات. داخرانی ڕێگای چەندین گوند بەهۆی بارینی بەفر لە کوردستان. بەهۆی ئەو بەفرە زۆرەی ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستانی گرتوێتەوە، ڕێگای دەیان گوندگیراوە و خەڵک بە ئۆتۆمبیلی تایبەتی خۆیان بۆ ڕزگارکردنی گیرخواردوانی نێوجادەکان چوو. بەپێی راپۆرتەکان لە 2 ڕۆژی ڕابردوودا بەفرێکی زۆر ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستانی گرتوێتەوە. لە هەنێک ناوچە وەکو مەریوان، سەردەشت، پیرانشار، سۆمای ورمێ و شنۆ 1 بۆ 2 متر بەفر باریوە. ئەو بەڕقیەندێک گوند قەتع بووە و ژمارەیەکی زۆر خەڵک لە نێوجادەکاندا ماونەتەوە، بەڵام ڕژیمی سەرکوتگەری ئیسلامی ئیمکاناتی بۆ ڕزگارکردنی خەڵک تەرخان نەکردووە و خەڵکی ئاسایی بەدەیان ئۆتۆمۆبیلیان ڕزگار کردووە. لە ئێستادا ڕێگای 380 گوند لە ڕۆژاوە و باکووری ڕۆژاوای ئێران گیراوە و 250 ئۆتۆمۆبیل لە نێوجادەکاندا ماونەتەوە. خۆپیشاندانی معالیمان لە 13 شاری هەرێمی کوردستان. ڕۆژی یەکشەمە 24 بەفرامبەر 1402 هەتاوی معالیمان و مامۆستایانی وانەبێژ کە چەند مانگە بایکۆتی دەوامیان کردووە بۆ جارێکی دیکە لە ناڕەزایەتی بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان لە 13 شاری هەرێمی کوردستان ڕژانە سەر شەقام و خۆپیشاندانیان کرد. پاشەوەی وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستان بەڵێنیدا 2 داواکاری سەرەکی معالیمان جێبەجێ بکات و بەرنامەی وتنەوەی وانەی ساڵی تازەی زایانی بڵاو کردەوە، مامۆستایانی ناڕازی ڕایانگەیاند تا ئەو کاتەی هەنگاوێکی کردەوەی بۆ جێبەجێکردنی داخوازیەکانیان هەڵنەگیرێت، دەست لە ماگرتن هەڵناگرن و درێژە بە بایکۆتی دەوامەدەن. مامۆستایانی هەرێمی کوردستان خوازیاری بەکردەوە دەراتنی گەڵاڵی ڕیزبەندی، بەرزکردنەوەی پلەکانیان، پەرداختی یەقدەستە دواخراوەکان، گۆڕانی گرێبەستەکان لە کاتیەوە بۆ هەمیشەیی و چاکسازی لە بواری ژیان و مەعیشەتیان بوون. ڕێپێوانەیە خەڵکی کانتۆنی جزیر دژ بە هێرشەکانی تورکیا. ڕۆژی یەکشەمە 24 بەفرامبەر دانیشتوانی کانتۆنی جزیر لە ڕۆژاوای کوردستان دژ بە هێرشە وەحشیانەکانی دەوڵەتی تورکیا بۆ سەر باکوور و ڕۆژهەڵاتی باکووری سووریا خۆپیشاندانیان کرد. لە ڕۆژانی ڕابردوودا 9 سەربازی تورکیا لە شەڕ لەگەڵ گەریلاکانی پێکەکە کوژران و چەندین سەربازی دیکەش بریندار بوون. شکستەکانی باکووری هەرێم و ڕۆژاوای کوردستان بە چڕی بردومان کرد. ڕۆژی یەکشەمە دانیشتوانی کانتۆنی جزیر دژ بە هێرشەکانی دەوڵەتی تورکیا ڕژانە سەر شەقام و داوایان لە کۆمەڵگای نێودەوڵەتی کرد ڕێگە لە کۆمەڵکوژی خەڵکی ڕۆژاوای کوردستان لەلایەن تورکیاوە بگرن و ناوچەی دژەفڕین بەسەر باکوور و ڕۆژهەڵاتی باکووری سووریا ڕابێن. کۆبوونەوەی کەمەندامان لە بەردەم ڕێکخراوی بەرنامە و بودجەی تاران. ڕۆژی یەکشەمە 24 بەفرامبەر کەمەندامانی ئێران پاش بانگەوازی ڕۆژانی ڕابردوو لە بەردەم ڕێکخراوی بەرنامە و بودجەی ڕژیم لە تاران کۆبوونەوە، بەڵام هێزە ئینتیزامیەکان ڕێگەیان نەدا ناڕەزایەتی دەرببڕن. کەمەندامان خوازیاری بەکردەوە دەراتنی مادەی 27 یاسای پشتیوانی لە کەمەندامان، دابینکردنی ئیمکانات، زیادکردنی ئەو بڕەپارەیە کە لەلایەن ئیدارەی بێزیستیەوە وەری دەگرن، ڕەخساندنی هەلیکار و بایەخدان بە ژیان و مەعیشەتیان بوون. ڕۆژی یەکشەمە کەمەندامان لە چەندین شاری ئێران
خۆیان گەیاندە بەردەم ڕێکخراوی بەرنامە و بودجە، بەڵام هێزە ئینتیزامیەکان هێرشیان کردە سەریان و ڕێگەیان نەدا کۆبوونەوەکەیان بەڕێوە ببن. ناڕەزایەتی کرێکارانی ڕەسمی نەوت لە ناوچە عەمەلیاتیەکانی ئاغاجەری و سیری. ڕۆژی یەکشەممە 24 بەفرامبار کرێکارانی ڕەسمی نەوتی شاغڵ لە ناوچەی عەمەلیاتی ئاغاجەری و دوورگەی سیری بۆ جارێکی دیکە لە ناڕەزایەتی بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ڕەسمی نەوت خوازیاری وەلانانی سەقفی ئەقدەس، وەلانانی ئاستەنگیەکانی بەردەم سەنەواتی خانەنشینی، بەکردەوە دەراتنی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پێشتۆنەلی نەوت لەسەر کاربلابردنی بەڕێوەبەرانی ناکارامە، کۆتایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی و گەڕانەوەی ئەو بڕەپارەیە کە لە ساڵانی ڕابردوو وەکو باج لە سەراغدەستەکانیان کەم کراوە بوون. لە سێدارەدانی 13 بەندکراو لە زیندانی قەزل حەساری کەرەچ. بەیانەی ڕۆژی یەکشەممە 24 بەفرامباری 1402 هەتاوی حکمی ئەعدامی 13 بەندکراو لە زیندانی قەزل حەساری کەرەچ جێبەجێ کرا. بە پێی راپۆرتی ئێرانە 7 بەندکراو بە ناوەکانی حامد نەزەری، ئەحمەد لەتیفی، محەممەد عەلی، هادی نەزەری، سەید عەلی میری، ئەکبەر تاج و عەلی ئەکبەر مرادیان بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە سێدارە دراون و ناوی ئەو 6 بەندکراوەی دیکە کە بە تۆمەتی کوشتنی بانقەزی ئەعدامکراون ڕوون نەکراوەتەوە. و دوایین هەواڵ سەبارەتە بە کۆبوونەوەی ئێرانیانی سوید دژ بە کۆماری ئیسلامی. ڕۆژی یەکشەممە 24 بەفرامباری 1402 تاوی کۆمەڵێک لە ئێرانیانی سوید دژبەی ئەعدامی بەندکراون لەلایەن کۆماری ئیسلامیەوە خۆپیشاندانیان کرد. بە پێی راپۆرتەکان ئێرانیانی ئازادیخواز لە شارەکانی ستۆکهۆڵم و گۆتێنبەرگی سوید دژ بە بێسەرشوێنکردنی ئیدریس فەقیهی، زەینەب جەلالیان، پاخشان عەزیزی، وەریشە مرادی و دەیان بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانەکانی کۆماری ئیسلامی ناڕەزایەتیان دەربڕی. ناڕازیان هەروەها سەپاندنی سزای ئەعدام بەسەر مجاهید کورکور، ڕەزا ڕەسایی، موحسن مەزلوم، وەفا ئەزەربار، پژمان مرادی و محەممەد فەرامەرزیان بە توندی مەحکوم کرد و خوازیاری ڕاگررتنی سزای ئەعدام لە ئێران بوو. بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا هەشاد و کامەرە.